بە پێی ڕێکەوتنی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراق بڕیار بووە چەند ژوورێکی هاوبەش لە نێوان وەزارەتی پێشمەرگە و سوپای عراق بە مەبەستی پاراستنی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان پێک بهێنرێت. بەڵام تا ئێستا شاندی وەزارەتی بەرگری عراق کە بڕیار بوو سەردانی هەولێر بکەن و بۆ گفتوگۆکردن لەبارەی پێکێنانی ئەو ژوورە هاوبەشانە بێ هیچ هۆکارێک کۆبوونەوەکانیان ڕاگرتووە. بەڕێوبەری هەماهەنگی و پەیوەندەکان لە وەزارەتی پێشمەرگە دەڵێت گفتوگۆ کراوە لە کۆبوونەوەی ئەم جارەدا بڕیار لەسەر 4 ژووری ئۆپەراسیۆنی هاوبەشی هاوشێوەی ئەوانەی هەولێر و بەغدا بدرێت. بەڵام بێ هیچ هۆکارێک لیژنە باڵاکەی بەغدا کۆبوونەوەکانیان ڕاگرتووە و ناشزانرێکەی دەست بە گفتوگۆکان دەکرێتەوە. لە ساڵی 2020 بیدات زدیەتێکی باشتر نیشاندرا لەلایەنی عراقی و 3 کۆبوونەوە ئەنجامدرا، 2 کۆبوونەوە لە بەغدا و کۆبوونەوەیەک لێرە. لە سەرەتا بەڕاستی نیەتی باشە بوو کە دووبارە هێزی هاوبەش بنکەکانی هەمەنجی هاوبەش زالگەکانی هاوبەشدا بمەزرێنەوە لە ناوچە جێناکۆکان و بڕیار بوو 2 بنکەی سەرەکیدا بمەزرێت لە هەولێر و لە بەغدا و 4 بنکەی فەرعی لە پارێزگاکانی مووسڵ، کەرکووک، دیالە و سنووری تکریت. ئەو بۆشایی ئەمنەی لە نێوان هێزی پێشمەرگە و هێزە عێراقیەکاندا دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 دروست بووە، داعشی زیندوو کردوێتەوە بۆ تەمەترسی بۆ ناوچە جێناکۆکەکان و بەتایبەت کەرکووک. ئەندامێکی لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عراق دەڵێت مەترسی داعش جدیە و پێویستە هێزە عێراقیەکان پەلە بکەن لە ڕێکەوتن لەگەڵ هێزی پێشمەرگە ئەگەرنا ڕوبەڕووی بارودۆخێک دەبینەوە کە کەسمان خۆزگەی پێناخوازین. لایەنی عراقی تا ئێستا ئامادە نەبووە ڕێککەوتن بک لەگەڵ وەزارەتی پێشمەرگە. دایما بیر لەوە دەکەن چۆن ینی ڕێی خۆی فەرز بکەن بەسەر وەزارەتی پێشمەرگەوە. کاتێک کە تۆ لیژنەیەک تشکیل دەکەیت دەبێت گفتوگۆ بکەیت، دەبێت لەگەرێک بگەنە ڕێککەوتن. بەڵام ئەو بێت تەنها ئەوەی کە ئەو مەبەستە ئەو بیکە، یان ئەو کاتێک کە ئەو مەبەستیتی کۆبوونەوە بکە، بەڕاستی ئەوە لە بەرژەوەندی نە لە بەرژەوەندی ڕێککەوتنەکەدا نە لە بەرژەوەندی عراقیشدایە. ماوەی 2 ساڵە 2 لیژنەی باڵای هاوبەش لە نێوان هێزی پێشمەرگە و هێزەکانی عراقدا بۆ ڕێکەوتنی ئەمنی و هەماهەنگی هاوبەش لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان دروست کراون. بەڵام لیژنە باڵاکەی عراق بێ هیچ بیانوویەک ناچێتە ژێرباری هیچ ڕێکەوتنێک. لە دوای دروستکردنی ژوورا و بەشەکانی هەولێر و بەغداش بێ هیچ هۆیەک گفتوگۆ و کۆبوونەوەکانیان پەکخستووە. بە پێو ڕێکەوتنەی کراوە بڕیارە 4 ژووری هاوبەش دروست بکرێت لە مەخمور و خانەقین و تکریت و کەرکووک. بەڵام تا ئێستا وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری عراق لەسەر ژووری ئۆپەراسیۆنەکانی کەرکووک ڕێنەکەوتون و لە هەر یەک لەو ژوورانە 16 ئەفسەری تێدایە کە 8 ئەفسەری هەرێمی کوردستان و 8 ئەفسەری عراقا. جگەلەوەش گفتوگۆ لەسەر ئۆپەراسیۆنی هاوبەش و هێزی هاوبەش و بازگەی هاوبەشیش کراوە، بەڵام هەموو ئەمانە بە هەڵواسراوی ماونەتەوە. ڕێناس سەعەلی کوردستان 24 هەولێر.